هەر بەنزیخانەیەک بۆ 1 لتر 20 دیناری عراقی قازانجێتی خەڵکێک هەیە بەوەندە ڕازی نییە بەڵام ئەو گرێبەستەی وەزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵ کۆمپانیای لاناس کردوویەتی درێژخایەنە کورتخایەنە ئەو کوالیتە هەروە دەمینێ نرخەکە وەکو ئێستا دەبی یان لە داهاتوو کەمتر دەبی 690 دیناری بۆ تەکسیەکان دەمینێ نامینێ ڕێبین زەنگەنە بەڕێوەبەری گشتی کارجێڕ و دارایی لە وەزارەتی سامانە سروشتیەکان میوانمە کاک ڕێبین بەخێر بێت. پێشتر خەڵکێکی زۆر گلەیی لە بنزینی ئەمە ناڵێن بەنزین گیراوەی 800 دیناری هەبوو ئێستا گرێبەستێکتان لەگەڵ کۆمپانیایەکی تازە مۆر کردووە دەڵێن کوالیتەکەی باشە گرنتی چییە کوالیتەکەی هەر بە باشی بمینێتەوە. سەرەتا سواز بۆ کەی 24 کە بەردەوام کاری لەسەر گەیاندنی ڕاستیەکان بۆ هاوڵاتیان کردووە و گلەی و گازێندەکانیش بۆ لایەنی پەیوەندیدار کە بتوانێت ڕێکاری پێویست بگرێتە بەر بۆ گەیاندن بە ئەنجامێکی باش لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیاندا. سەبارەت بە دابینکردنی بانزین بە بڕیارێکی جەنابی سەرۆک وەزیران بۆ بە نرخی پاڵپشتی بۆ هاوڵاتیان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکات پێش 2 مانگێک پێش ئێستا کە ئەو بڕیارەت دەرچوو بە ڕاستپاردنی وەزارەتمان دەست بەجێ ئەو بڕیارەی خستە بواری جێبەجێکردنەوە کە لەو کاتەدا 2 کۆمپانیامان ڕاستپا بە دابینکردنی نزیکەی 2.5 میلیۆن لیتر بۆ تاوای پارێزگاکانی هەرێمی کوردستان. ئەم بڕیارە کۆتا بژاردەی وەزارەتی سامانە سروشتیەکان نەبووە بەڵام لەو کاتەدا لە پێناو جێبەجێکردنی بڕیارەکە و بە زووتر تاوکو بتوانن بە زووترین کات یارمەتی هاوڵاتیان بین بۆ پاڵپشتیکردنی نرخەکەی بۆ ئەو کاتە بڕیارێکی گونجاو بوو بەڵام وەزارەتمان بەردەوام بوو لە دراسەکردن چی لە ڕووی ئابوووریەوە چی لە ڕووی چۆنیتی هاوردەکردنی بنزین و هەروەها بە ڕچاوکردنی کواڵیتی و ڕێنمایەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ ئەمە بەسەش لە ماوەی 2 هەفتەی پێشووتردا بە بڕیارێکی بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان ئۆفەرمان ببورە داوای ئۆفەرمان لەو کۆمپانیانە کرد کە خاوەنی پاڵاوگەن وەک پاڵاوگەکانیان بە شێوەیەکی ساندار ئەتوانن بنزین بەرهەم بهێنن خۆشبەختی پێشتر ئێوە ڕازی نەبوون لە کوالیتی 800 دیناری پێشوو ئێمە گرنگیمان بە بەرهەمی ناوخۆیەوە و لە هەمان کادا لە ڕێگەی لیژنەکانی چاودێری کوالیتیەوە بەردەوام چاودێری بنزینخانەکانمان کردووە وەکو پێشتریش چەند جاری تر ئاماژەمان پیاوە چەندین بنزینخانەمان سزایەوە گە سەرپێچیان کردی بێ لە کوالیتیە. ئێستا ئەو گرێبەستە تازەیە لەسەر ئەساسی کوالیتە خۆشبەختانە پێم باش بوو ئاماژە بۆ بم خۆشبەختانە پاڵاوگەی لا نازکە ئەم پاڵاوگەیە کە بە شێوەیەکی زۆر سەردەمیانە بە نوێترین تەکنۆلۆژیای یەکەی بەرهەمێنانی بنزینی دروست کردووە کە لەلایەن کۆمپانیا گەورەکانی ئەمریکاوە پێکێنراوە کە بە شێوەیەکی زۆر کوالیتی بەرز و بە شێوەیەکی ستاندار بنزین بەرهەم دەهێنێ. خۆشبەختانە پاڵاوگەی لاناس توانی ڕۆژانە 1.5 میلیۆن لیتر دابین کات بۆ حکومەت ئێستا ئەوەندە دابین دەکات بەڵێ لە ئێستادا ملیۆن 500 لتر دابین دەکات 500,000 لتر بەڵێ 500,000 لتر دابین دەکات بۆ پارێزگاکانی بنزینی نۆرمال بنزین ئەتوانین بڵێن محەسەنیش لەبەرکە کوالیتێکی زۆر لە کوالیتی نۆرمال بەرسێکە ئۆکتانی دەوروبەری 92 ڕاوەسێ بەڵێ 91 بۆ 92 ئۆکتانی بە 800 دینار بەڵێ و لە سەرەتای دابەشکردنی ئەم بڕا بەسەر پارێزگاکانە بە یەکسانی پارێزگا هەولێر و سلێمانی و دووهۆک و هەر چوار ئیداری سەربەخۆی گەرمیان و هەڵەبجە و زاخۆ و سۆراندا دوا بە دوای بە دوادا چوونمان وەزارەتمان بۆمان دەرکەوت کە ئەم کێمیەت بەشی تەواوی پارێزگاکان ناکات بۆیە ئێستا ئەم کێمی کە لە پاڵاوگەی لاناس بەرهەمەهێنرێت ڕاستەخۆ دەنێدرێت بۆ پارێزگای هەولێر بۆ پارێزگای دووهۆک ئیداری سەربەخۆی زاخۆ و سۆران لە ئێستا دە وەزارەتمان کاری پێویستی ئەنجامەوە بە ڕاستپاردنی کۆمپانیایەکی تر بە دابینکردنی بڕی پێویستی بنزین بۆ پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیداری سەربەخۆی گەرمیان و ڕاپەڕای کۆمپانیایشتکە هەڵدەستێ بە دابینکردنی بنزینی 800 دیناری بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە. بەڵەوە باشە بینە سەر مەسەلەی کوالیتەکە کە دەڵی کوالیتێکی باشە نزیکی محەسەنە و مەسەلەی نرخەکەش ئەمە بۆ کاتیە یانیش درێژ خایەن دەبێت کاک ڕێبی بە دڵنیاییەوە کاتی نییە ئەمە بڕیاری جەنابی سەرۆک وەزیرانە
کە بەو پەڕیپەرۆشیەوە ئێمە هەڵمانەوە کە نرخی بنزین دابەزێنین بەڵام وەکو لە بەردەم هەمومانە ڕوونە نرخ بەرزبوونی نرخی بنزین تەنها لە پارێزگاکانی هەرێمی کوردستان نەبووە ئەمە لۆدێکی زۆری لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە حکوومەت دەڵێن چەند قسە هەیە دەڵێن 300-400 دینار بۆ 1 لیتر حکوومەت دەدا ڕاستەکەی چییە؟ بەڵێ ئەمە دوو جۆر بنزینمان هەیە کە دابینەکەین یەکێکیان کە 690 دینارە ئەفرۆشرێ لە بنزینخانەکانە بۆ کەرتی گشتی دانراوەکو تەکسی و بۆ پاس زیاتر بۆ ئەو چینی هەژارەیە کە بەکاریان هێنن و ئەم بنزینی 800 دیناریش کە ئێستا گرێبەستمان لەگەڵ پاڵاوگەی لانازا کردووە نرخی هاوکارێکە بۆ 800 دینارەکە نزیکی 300 دینارە و بۆ هاوکاری کەرتی گشتیش زیاتر لە 450 دینارە هەروەک خۆی دەبینێتەوە نرخەکەیان دەستکاری ئەم نرخە هەر جارێکە وەکو دابین کرد بەم شوی کە ئێستا هەمانە ئێستا لەسەری بەردەوامێن بەڵام بە نسبەت گرێبەستەکەمانەوە لەگە پاڵاوگەی لاناز و لەگەڵ ئەو لایەنانی کە وەزارەتمان لەدا با بڵێن لە ئێستا ڕانەسپێرن بە دابینکردنی بۆ بنزین بۆ پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان لە ئێستا بەرداوامە بێت تاوەکو ئەوەی کە ئەم نرخە بە تاوەتی ئەشکێت و بەویستی هەمووانە بێت. ڕێبین زەنگەنە بەڕێوەبەری گشتی کارژێر و دارایی لە وەزارەتی سامانە سروشتیەکان زۆر سوپاس دەکەین چ کات خۆت بێمەدە زۆر سپاس دەستان خۆش بێ.